قودس لە نێوان خواستی پایتەختبوونێکی ساختەی یەهودیەکان و پێناسەی فەلەستینی بوونیدا کە زۆرێک لە پیاوانی ئاینی بەبەرەی ئیمان و بەرەی کوفر یان شەڕی حەق و باتڵ پێناسەی دەکەن کە لە ساڵی 1948 و لە دوای ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل لە فەلەستین دەستی پێکردووە. لێکۆڵەرانی مێژووی و ئاینی باز لەوە دەکەن خەڵکانێکی کەم بە ناوی یەهودیەت کە دەستیان بەسەر هێزی دارایی و سیاسی و تەنانەت سەربازی جیهانی داگرتووە دەیانەوێت قودس بەپێی مەرامی خۆیان لە ڕەمزیەتی ئیسلامەوە بگۆڕن بۆ ڕەمزیەتی یەهودی بە تێکدانی مەسجد الأقسا و دروستکردنی پەیکەری یەهودی لە شوێنەکەیدا. بەڵێ ئێستا گەلی فەلەستینی نوکەڕم و سەرڕمی ئەم سیراعەیە ئەوان لە باتی ومەتی ئیسلامی لە ڕیباتان لە سەنگەران بەڵام باقی ومەتی ئیسلامی بێ لە پشتی ئەوانەوە بن. ئەمە سیراع لە بینی خێر و شەڕە، سیراع لە بینی حەق و باتیلە، سیراع لە بینی عەدالەت و زوڵمە، سیراع لە بینی ڕیسالەتێکی ئینسانی و پەیامێکی مرۆڤایەتی کە ئیسلام تەمسیل و نوێنەرایەتیەکە لەگەڵ پەیامێکی ڕەگەزپەرستی خۆپەرست کە سەهیۆنەتی عالەمی لەگەڵ سەلیبەتی عالەمیە بە هاوپەیمانەتیەکی درێژخایەن و هەملایەن تەمسیلیەکەن. جا ئەوەی کە دەرەکەوێ ڕواڵەتی مەوزوعەکەیە ئەینا لە جەوهەرە ئەمە سیراعە لە بینی جەبهەی ئیمان کە هەموو پێغەمبەرانی تایە لەگەڵ جەبهەی تۆغیان کە هەموو شەداد و فرعون و نەمرود و هامانی تایە. بە بڕوای بەشێک لە شارەزایان لە فکری ئیسلامی گەرچی سەرکردەیەکی بەرجەستە لە جیهانی ئیسلامی بۆ پێشەوایەتی لە بەرگریکردنی قودس و دژایەتی کردنی ستەمکاریەکانی ئیسرائیل نییە، بەڵام بەرگری کارە ڕاستەقینەکانی قودس باوەڕیان با بەڵێنەکانی خوا و ئەو ڕیوایەتانەدا ڕوونا کە سەرکەوتنی کۆتایی بۆ قودس و فەلەستینیەکان بەسەر ئیسرائیلیەکاندا کردووەتە مژدەبەخشی گەورەی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەنجامی شەڕی حەق بەسەر باتڵدا. هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو با بڵێن ڕاهەندە ئاینیەی کە لێوەی ئەجوڵێنەوە یا لێوەی سەرچاوە ئەگرن سەرچاوی سەقافینەکەیان ئەوش لەوەیە کە ئەوان بە پێی و حەدیسانی کە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوایەت دەکرێت حديث صحيح بيغمر صحيح مسلمات وكا أفرمي لا تقوم الساعة حتى تقاتل اليهود إن جاء دوائي تفاصيل إنك يعني شرك لبين جولكار ودا جولك أخوان أشتارن ولا برشتي دارو برد تنات دارو برد يعني جواب لين مسلمان وجولك ولا لبشمان وخوش إلا شجرة الغرقد داري غرقد نبي قودس لەماوەی ڕابردوودا دوو جار وێران کراوە و 27 جار گەمارۆ دراوە و چەندین جاریش بەر پەلاماری یەهودیەکان کەوتووە. ئەوەش لە کاتێکدایە بە درێژایی مێژووی قودس زۆرترین بەرگریکاری هەبووە لە وڵات و نەتەوە جیاوازەکان و کەمترین پارێزبەندیشی بەردەکەوێت کە هۆکارەکەی بۆ پەرتەوازەیی بەرگریکارانی لە جیهانی ئیسلامی و بە تایبەتی عەرەبی ئیسلامی دەگەڕێتەوە کە بەپێی بەرژەوەندیەکانی خۆیان دژایەتی ئیسرائیلیەکان دەکەن لە بەرامبەر ستەمێک کە لەگەلی فەلەستین و موسڵمانەکانی دەکرێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.